گرنجیدان بە پەروەردە و خوێندن دەواازەی پێشکەوتنی هەرنەتەوەیەکە و ئایندەی وڵاتیش بە ئاستی خوێندەواری تاکەکانی کۆمەلگا بەستراوەتەوە. لەو چوارچێوەیەشدا بەشی ڕێکخراوە جەماوەریەکانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری سمینارێکیان بۆ مامۆستا مەڕوان گەڵاڵی لە ژێرناونیشانی ڕۆڵی قوتابیان لە بنیاتنانی کۆمەلگا ساز کرد. دیارە یەکێک لە سیفەتەکانی کۆمەلگای پاشکەوتوو بریتە لە نەخوێندەواری لە کۆمەلگاشدا قوتابیان کەسینێکی ڕۆشنبیر و پێگەیشت و تێگەیشتوونە بە تاکید بەپێ ئەو باگراوندە عیلمیە کە هەیەە کاریگەری زۆریان هەیە لەسەر کۆمەلگای خۆیان لە ڕووی هۆشارکردنەوەی تاک لە ڕووی پێگەاندنی تاک لە ڕووی پەروەردەکردنیان و لە ڕووی ڕۆشنبیری ئاینی و سەقافی و کۆمەڵایەتی و هەتا ئابووری و سیاسی و مێژوویش کارگەریشی ڕاستەوخۆم باشەر هەیە لەسەر کۆمەلگاکان. گرنجیدان بە خوێندن و پێگەیاندنی قوتابیەکی هۆشیار و داهێنەر بەستراوەتەوە بە ئاستی پێشکەوتنی سیستەمی پەروەردە و خوێندن لە هەر وڵاتێکدا، بەڵام قەیران و گرفت و کێشەکانی پەروەردە و فێرکردن لە کوردستاندا هێندە زۆر و ئاڵۆزن. کارێکی کردووە زانکۆکان و ناوەندەکانی خوێندن کەمترین ڕۆڵ و نەخشیان لە پێشخستنی کایە جیاوازەکانی کۆمەلگەی کوردەواریدا هەبێت. ئەمەش بۆ هەیمەنەی حیزبی بەسەردامەزراوە پەروەردەیی و زانستیەکان و بوونی گەندەڵیەکی بێشومار دەگەڕێتەوە. ئێمە وەکو قوتابیان یان وەکو سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستاندا حکوومەت بە پێی پێویست نەیتوانیوە بە ڕۆڵی خۆی هەستێ بەوەی کە بتوانێ بەرە بە ئەو توانا و ئەو تاقەی گەنج هەیەی پەرەی پێ بدات و بتوانێت بە باشترین شێوە خزمەت بە کۆمەلگەدا بکە بەوەی کە پرۆژیان بۆ دابین بکە. طبیعی ئەگەر ئەمە تەماشای دەوروبەری خۆمان بکەین، یعنی چەندین وڵاتن هەیە کە لەگەڵ ئەو ئەزمونەی کە کوردستان دەستی پێکردی ئەوانش دەستیان پێکردیا، بەڵام لەبەر ئەوەی ئەوان پلانێکی باشیان هەبووە تەنها بیریان لە لای تێرکردنی جیرفانی خۆیان نەبووە دەسەڵاتدارانیان خەمیان لە خەڵکەکەی خواردیە، هەرزوو دەستیان بە پلانەکانی تواناسازی و ناردنی گەنجەکانیان کردێ لە بۆ دەرەوەی وڵات لە بۆەوەی فێر بن و ئەو ئەزمونەی کە لەوێ فێریە بنبینەوە لە بۆ وڵات و گۆڕانکاری پێ بکەن. بەڵام ئەوەی مەوەشی باس کرد یعنی زیاتر هەر لە تێرکردنی جیرفانی خۆیان بوون و هیچ خەمەچیان لەو گەنجانە لەو قوتابیانە نەخواردیە کە سیستەمەکی باشی پەروەردەییان لە بۆ دابنێن و گرنجیان پێ بدەن. لە هەرێمی کوردستان و لە سایسی ساڵ دەستەڵاتی حیزبە حکومڕانەکان هاوشێوەی لایەنی ئابووری و کارجێڕی و سیاسی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی کۆمەلگا کەرتی پەروەردە و فێرکردنیش گیرۆدەی قۆڕخکاری و تێکدان و بەلاڕێدابردن بووەتەوە و لە ئێستاشدا هەنگاوەکانی حکوومەت و حیزبەکانی دەستەڵات بەو ئاراستەیەن کە بواری پەروەردە و فێرکردن لە خزمەتگوزاریەکی گشتیەوە بۆ کەرتی تایبەت و بازاڕێک بۆ کۆکردن نەوەی قازانج و سەرمایە بۆ ژمارەیەک بەرپرس و بنەماڵەی سیاسی بگوازنەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.